نوێنەری ترامپ بۆ دووەم جار دەچێتە مۆسکۆ. ئەمڕۆ سێشەممە 11 ئاداری 2025 ستیڤ وینتکۆف نوێنەری دۆناڵد ترامپ بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ شانزی ئۆکرانیا لەبارەی کۆتایی هێنانیان بە ڕێککەوتنامەی کانزایی کۆ دەبێتەوە. ماریا زەخارۆڤ کتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا زانیاریەکانی ئاشکرا کرد و ڕایگەیاند. ستیڤ ویتکۆف لەم هەفتەیەدا سەردانی مۆسکۆ دەکات و لەگەڵ ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا کۆ دەبێتەوە. ئەو وتەبێژەی رووسیا ئاماژەی بەوەش کرد کە پەیوەندیەکانی رووسیا و ئەمریکا لە بەهێزبووندان و تا ڕادەیەکی بەرچاویش ئەم ڕاستیە بۆ هەموو لایەک ئاشکرا بووە. زەخارۆڤ دەڵێت کۆتایی هێنانیان بە شەڕی ئۆکرانیا و رووسیا لەسەر دەستی ستیڤ ویتکۆف نوێنەری دۆناڵد ترامپ سەردەگرێت چونکە ڕۆڵێکی کاریگەری هەیە لە کۆتایی هێنان بە جەنگەکە. هەرچەندە ئاژانسی ڕۆیتەرز پێشتر ئاشکرا کردبوو کە نوێنەری ترامپ لە مۆسکۆ چاوی بە ڤلادیمیر پۆتین کەوتووە، بەڵام پێدەچێت ئەمجارە بە شێوەیەکی جددیتر و ورتر پۆتین و ستیڤ ویتکۆف لەبارەی وردەکاریەکانی ئۆکرانیاوە ڕێک بکەون. هەروەها ئاماژەکانیش بەو شێوەیەن کە دوای ئەم پرسان لە نێوان رووسیا و ئۆکرانیا ئامادەکاری بکرێت بۆ دیداری سەرۆکی هەردوو وڵات، واتە ترامپ و پۆتین پێکەوە.